بەڕێوەبەتی پۆلیسی هەولێر لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاماری ڕووداوەکانی ساڵی ڕابردووی خستە ڕوو. ڕای هۆگر عەزیز وتەبێژی بەڕێوەبەتی پۆلیسی هەولێر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ئاماژەی بەوەدا 3502 کەیسی یاسایی لە ساڵی 2017دا تۆمارکراوە، بەڵام 3052 کەیس یەکلایی کراونەتەوە و 450 کەیسیش تا ئێستا کاری لەسەر دەکرێت. بەڕێوەبەتی پۆلیسی هەولێر لە ساڵی ڕابردوو کاری لەسەر 3502 کەیسی یاسایی کردووە کە 3052 کەیسیان یەکلای کراوەتەوە. تۆمەتباران لە بەردەم دادوەری ئامادە کراون. هەروەها تەنها 450 کەیس هێشتا لەژێر دەستووە و کار لەسەر دەکرێت کە پێمان وایە لە مانگەکانی ڕابردوو زۆرینەی ئەم کەیسانەش یەکلایی دەبنەوە. لە ساڵی 2017دا ئەو کەسانەی بە تاوانی ئاژاوە گێڕی و تەقەکردن بەبێ هیچ جۆیەک دەستگیر کراون 1196 کەس و تاوانی شەڕکردن 503 کەس و تاوانی هەوڵدان بۆ کوشتن 494 کەس و سەرپێچیکردنی موڵکی گشتی 370 کەسن. کە لە نێو شاری هەولێر تەقەیەکی زۆر دەکرا و کێشەیەکی زۆر دروست دەبوو و ئاژاوەجێڕێکی زۆر دەکرا. لەو ساڵی ڕابردوودا 1196 کەس دەستگیر کرا. تاوانی دزیکردن دەستگیر کراوە 677 دەستگیر کراو. ئەوانەی کە پەڕاویان تەواو بووە و دراوەتە بەرز دادوەری لێکۆڵینەوە 583 تاوانبار بووە. تاوانی لێدان و شەڕکردن 503 کەس دەستگیر کراوە. 478 کەسیان ڕەوانەی بەردەم دادوەری لێکۆڵینەوە کراون و کەیسەکانیان یەکلای کراوەتەوە. کێشەکانی قەرز و فێڵکردن و کوشتن، هەوڵدان بۆ کوشتن 494 کەس دەستگیر کراون. تاوانی ساختەکاری 122 کەس دەستگیر کراوە. سەرپێچیکردنی سەرموڵکی دەوڵەت کە باز لە تەجاوزات و ئەو حاڵەتانە 307 حاڵەت تۆمارکراوە و کەس دەستگیر کراون. ژمارە و کەسانی لە ساڵی 2017دا دەستگیر کراون 4739 کەسن و لە کۆی ئەم ڕێژێشدا 4323 کەس پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە و ڕەوانەی دادگاکراون 416 کەسیش تا ئێستا پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ نەکراوەتەوە. هەر لەم ساڵەدا ئەو کەسانەی بە تاوانی کوشتن دەستگیر کراون 299 کەسن، بەڵام لە کۆی ئەم ڕێژەیەدا 91 کەسیان تا ئێستا پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ نەکراوەتەوە. ئەمەش دەکەوێتە بەر ڕەخنەی توندی چاودێران کە تا ئێستا نەتوانراوە بەشێک لە بکوژانی ڕۆژنامەنووسان و مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانی یاسایی بدۆزنەوە و بە سزای یاسایی خۆیانیان بگەێنن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.